مامۆستا سڵاو لێبێت لەبارەی مانگی ڕەمەزانەوە وا بەرەو کۆتایی ڕەمەزان دەچین. ڕەمەزانتان چۆن بەڕێ کرد؟ وڵی لەخوای بەزیاد بێ لەخوای بەزیاد بێ هێن بە خۆشیمان بە مرتەعیمان بەڕێ کرد. ڕاستە خەڵکەکە پارەی نەبوو مەعاش نەبوو شتی پێی وا بەخوای نان نەبوو بە ساریش بخوا فەقیرە بەڵی واشە بوو حەزی باش بوو. وەڵا لەخوای بەزیاد ئەو مەعاشە وەرگرا بۆ موسڵمانان ئیشەکە باش بوو. خەڵک شتی خۆی پێکرێن مەسەلەن پێداویستی ماڵەی تەواو کرد ئەوەی قەرزی لەسەر بووی دوکانە قەرزیدایەوە وێت لێ ئەمن بۆ خەم وەڵی 400 هزارێکم لەسەر بووی دوکانەوە نەمڵی بەچی داخەکەم بە قورعان پێم عین بەجادەکەیدا بێم بچم لەبەر کابرای دوکاندار پێشی لەگوتم بەدەم وەڵی دەبێت لەم ڕاوەستی. بەڵام لەخوای بەزیاد بەخوارمی کە دەگە ئەو مەعاشە هات وەختی هەموو موسڵمانان ئیشەکە باش بوو. کابرا پێداویستی خۆی کرد دوولەوی خۆی پێدا فەح کرد قەرزی پێداوە لەخوای بەزیاد الحەمدولیا ڕەمەزانەکەشمان زۆر بە پیاوانە کرد. ئەوجە تەراویحی خۆنمان کرد دین و ئیمانی خۆمان بە تەواوی کرد لەخوای بەزیاد الحەمدولیا. باشە لەبارەی ئامادەکاریتان بۆ جەژن لە چ ئاستێکدا چۆن ئامادەکاریتان کردووە؟ وەڵا ئامادەکاریمان هەموو شتێک لەخوای بەزیاد بووێت تەواو کردووە و ئازر بەزێت بۆ ڕۆژی جێژنە بۆ ڕۆژی جێژنە ئازر بەزێکمان کردووە. چکارێکەکەی بەڕێزی گیان پیشەکەت چییە چکارێکەکەی؟ وەڵی ئەمە نیشەکەم عەمەلاتیە. باشە بەر لە ئەوەی کە موچەکە دابەش بکرێت وەزعی بازار چۆن بوو؟ حەز و ئاسمانی فەرق بووە تا دابەش نەکرا بوو زۆر بازار هەر نەبوو بەخوای بازار نەبوو ئەوەتی موچە دابەشکەوە لەخوای بەزیاد الحەمدولیا فڕاحی پەیدا بووە. هەر لەخوای بەزیاد الحەمدولیا یار بخوای هەروە فڕاحی بێ یار بخوای ئەو موچەی موسڵمانە هەری زۆر بێ یار بخوای بە خاتی پێغەمبەری خوا حکومەتەکەمان بوو پارێزی یار بخوای ئەوەی دوژمنی مەیە ڕەبی خوایە کۆریکەی یار بخوای دوژمنی کوردستانی عێراقی خوا لە ناوی بەری